وڵی دەست خۆش کاکە یارانگیان لەو کاتۆ من میوتم قسەشەکەم بڕواکەن لەو کاتۆ من میوتم قسەشەکەم بۆ ئێوە بۆ زۆ قسەتان نەکرد دەست خۆش کاکە یارانگیان من لەو کاتۆ میوتم وابزانی وڵا ترسا ئێستا سەوتم یێت معلوماتم خوێندوێتەوە ئەینا پێشتر نەمکردوونە بەس هەنە معلوماتم لەسەری خوێندوێتەوە وەکوها بەرچاوڕوونیەک بۆی کە معلوماتێکمان لەسەر یاریەکە هەبێ ئەینا کو پێشتر نانەم کردو بەس یاریکی چیرۆکی زۆر خۆشەوە نازانم کە چیرۆکی تایبەتی هەیە و ڕیمەی کراوەتەوان یاریەکە واتە دیقە و کوالیتێکی بەرزی هەیە کوالیتێکی زۆر بەرزی هەیە زۆر زۆر یعنی تا بڵێ کوالیتی بەرز کراوەتەوە یاریەکەم جا ئەمە بە هەمویانەوە تەڵێکیان بۆ کچە داناوە بە حساب و شتێ ئەها سوعبەتێکی لەگەڵاکەن باشە بەس خۆی نازانێ کاکە مەتیگیان دەست خۆش بۆ تۆ ژیوادارم ئیسپادان لە ڤیدۆکان کرد بێ خۆشەویستی شتی زیاتریشتان بۆکەین بۆ نمونە ئەم یاری ئەم شەوە ماوەژاردە بە لایڤ لەگەڵمانە بمێننەوە یاریکی چیرۆکی تایبەتە یاریکی زۆر خۆشە کاتێکی خۆشە بینە سەر Mike is my man. I'm not anybody's man. Whatever you say, darling. ئێستا تەڵێکیان داناوە بۆ کچە بە حساب یانەیە پێی ڕابێرن یانەیە پێی ڕابێرن ئێتەزانین ئێستا تووشی چییە بێ دەموچای خۆی وا لێ کردووە بە جاف نووسیوت یەمی شقلی پەقلی لەسەر کردووە مەتینگیان بەسەر چاو ئەم شۆ کاگانەز لە ماڵەوە نەبووە هینام شۆ بڕیار بوو لایڤی ماینکرافتیە بێ بەڵام لە ماڵەوە نەبوو اینجا ئیتر بۆیە بڕیارمە ئەم یاریە چیرۆکی خۆشەتان بۆ بکەین ئەم شەو باشمان لە تێک نەچێ بزانین جاری وایە زانین چۆنەش جارێش ئادێ مێزە چییە پیتزایان خواردووە ئەمە پیتزایە ئەوە پرتەقاڵە ئەوە مۆزە ئەوە لیمۆیە سەر مێزە شتی دنیا خواردوو ئەمە چی ئەم لاپتۆپە لێرەیە پێم وایە ئەم لاپتۆپە لە بیکەرەوە ئەدەی نامەی بۆ بەجێهێشتووە
ئەڵێ هان من کاتێکی خۆشم لەگەڵ تۆیە بەسەر بردووە هیچ کەسێ بەقەدر من دڵخۆش نەبوو لەگەڵ تۆیە ئەڵێ وەرە بمدۆزەرەوە بەهان ئەڵێ بەم کچەم ئەڵێ وەرە بمدۆزەرەوانێ مایکە لە خوارم سرا مایک ئەو کوڕنای مایکە نووسیوێتی ئەو نامەی نووسیوم حسابم نامەی بۆ داناوە ئەڵێ کاتێکی خۆشمان بەیەکەوە بردووەتە سەر ئێستا وەرە بمدۆزەرەوە دۆزانەوە دی چی تێ ئەوە ڕسمی هەینە ئەوە ڕسمی هانە ئەوە ڕسمی هانە باشە ئەو نامەکەیە ئێ دوای ئەو Oh my god. What did our naive sister get herself into now? هان خوشکێتی سیستەم ئەوەسە فێڵی لەکە ناوڕێن ئەسە فێڵێکی لەکەن ئەیانێ وەکو شتێک ها پێ ڕابێرن بە حساب وەکو هاوکو بڵێ ها سوعبەتێکی لەگەڵ کەجا لە کامێری شارەوە یا شتێ لەو بابەتە ئەمێستا ڕەفیقەکانێتی خۆیانە شارنەوەیانێ خۆیان بشارنەوە سەیریگە ڕەفیقەکانی هانایانێ خۆیان بشارنەوە بۆی کە ها گاڵتەیەکی لەگەڵاکەن ئەو کوڕە کامێری بەدەستەوە بینیتان مەتینجان وەڵی لە ماڵەوە نییە ئەوە هانایە ئەوە هادین جاسە زین چیەکە ئەوە هانایە ئەوەش مایکە نەنا ئەوە هانە ئەوە هانایە عەفو ئەو عینێک لە چاوە هانایە ئەو عینێک لە چاوە هانایە لێم تێک چوو ئەوە ئێستا چوو بە لای مایکە بە حساب نامەکەی بۆ بەجێهێشت بوو ئەمە هانایە کوڕەکەش مایکە لە چۆنی هانا چۆنی تەسویریەکەن تەسویریەکەن ئەدۆرە بە کاتێکی خۆش بەرینە سەر بەیەکەوە ئەڵێ وەک چییە گاڵە هەرگیز لەگانی داکەنە پەلەمەکە تەسویریەکەن ئەوە هاو پێیە لە کچەکە ئەڵێ هاناوانە پێ ڕابێرن تەسویرتەکەن ئۆ گوناحە تەسویریەکان نێو سوعبەتە پێی ناخۆشە زۆر مۆقفێکی ناخۆشە پێی ناخۆش بوو کاکە مەتینگیانەرێکی خۆشی چیرۆکی ترسناکیشە ئامپڵ داون پیان ڕابوارەیش خەفەتی خواڕۆشە دەرەوە لە ماڵەکە ئەڵێ هەمووتان کەسێکی خراپن دڵیان شکان ئەی تۆ لەو کاتا و کچە چوو بۆ لای خۆشەویستەکەی بە حساب کەچی هینە چی پێڵێن با جۆزەس باڵی سێنین ئەڵێ هینە ئەوتی کەچی سێگە تەسویرەکەن پێی ڕابێرن هەستێکی ناخۆشیە بۆ ئیش
ئەو هەڵبژاردنە بەدەست خۆمان بۆ ئابزانین کامیان بکەین ئەو کوڕە هەر تاو لێ بۆ تۆ خەوی لێکەوتووە بانی هاناکەن هانا ڕۆی دڵی شکار شێتیان کرد هاوڕێیان کە لایکی شاشەکەن What did you do? Just messing around, Beth. It wasn't serious. You jerks! So, should we go after her? ئەڵێ بڕێن بە دوایە The last person she wants to see right now, Mike. Hannah! سابێ بڕێن بیدۆزینەوانێ جال بەم شەو لەم دارستانەیە تووشی شتێکە بێ براوە چی بوو وەرە زیڕەم کرد مەتین گیانە یاریکی زۆر خۆشە با بڕێنێ سێنە با بزانین بیاوە بڕۆین ما بێ لایەتی مۆبایلەکە داگرسین هەرم کچە دوای گۆڕەفەکانی تر دوایان نەکەوەزان وازە ما خوشەکە شێتی وەڵایی هاوڕێن پێم ناخۆش بوو زانی چیە بۆ کچیان ڕابوارد زۆر زۆریش خراپ پێیان ڕابوارد ئەوەم پێ ناخۆش بوو یەک هاوڕێنی تیکتۆک یەک لە کۆمنتا بنووسن لایڤەکە سەوتایەتەوە یان نا چکە جارێ وایە سەوتایەتەوە ئەگەر سەوت نایەتەوە ئایبی نییە براوە چییە با بچینە ناو چیرۆکە بزین چ تەرتیباتێکە Hannah? هانا باش هانا بێ بۆ کێ ڕۆشت بێ وەڵا وا دڵیش براوە چی بوو ئەوە چی بوو های شوێنەکەی ترسناکە بەس باشە کێڵێ هاناتۆ بۆ ئێرە بێ بچین بۆم دەرگایە بەشکم لێرا بێ ئەدێ و دەرگایە کرێتەوە داخرێتەوە وڵا داخرا بە تەواوی داخرا ئەمە بۆ ناڕۆتە ژوورۆ برای گیانەوە چی بوو ڕۆقتی ماس برا گریگیر کوڕە ڕاکە ئەوە چی بوو سێ گۆشە سێ گۆشە سێ گۆشە سێ گۆشە ئەمە ئەڵێ بە سەلامەتی بڕۆیە بە خێرایی بە فاس کورە بە خێرایی بڕۆ ڕاکە دوای هەتا خێرا بڕۆی کەمە کورە ڕاکە باوکو ئەڵێ دوای دەنگ بکەوین یا دوای شوێن پێ کورە بە دوای کورە ڕاکە ئەم جاریان دوای شاد و دوای سێبەرەکە شاد و سێبەر بەشکم بیدۆزینەوە هانە 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 وەرە هانە تۆ لەکوێی هانە هانە ئەرە وڵا وەتاوەتا دۆزیمانەوە هاوڕێن ئەوە کچەکەی کە پیان ڕابوارد هەری بوو جلەکانی داگەنەوە تەسویریان نەگر هەری بۆ حای بەرن بۆ حەوشتی براڕۆ بوو ناو بەفرەیە Oh my god, you must be freezing. Here, ئەڵە سەرما تەقمسەڵەکە لەبەرکە such an idiot. هانە ئەڵێمە بیاقلێکی چاکمان کرد ئەوە چی بوو Hannah? Beth? وڵا شتە دویان کەوو ئەم دوانە باش ئەم دوانە بێ ڕفەکانی ئەو مۆبایلەکەی لێکەو Jesus Christ. مۆبایلەکەی لێکەو ئۆ جا باش لێ بۆ چوو بڕێنێ سێمەی هاوار ئەو شتە چییە بۆیان هاو
من ئەڵەم خۆتان هەڵن وەڵای خۆیان هەڵا ئەحبرە هەچە سەیرەکەمان دوانە تیاچن وە چی ئاگرە دەمێتە دەواازامەوە ئەو بوو لە ژوورەکە گڕی تێبەرە ئەها لە سوعبەتێکەوە چی لیاو ئەدەی ئەوە چییە یەک دەقە چی بکەم وەڵی نازام کامیان ئەڵێ هانا بربەرەوانێ ئەڵە دەسی لێ بەرە یا بڕۆ سەر وەڵی نازام کامیان کەم نازام کامیان کەم هانا بەر نایەمەوە چۆن نەوێشتیوە بەری نایم وەڵی هاوڕێیان نابێ من ئەوی کچەکە بەرێرە خوارێ چۆن شتیوا بکەم اختیارەکە دەست خۆ برا وەڵار دویانم بە کوشدا ئەی هاوار تراژیایەکی ناخۆش بوو چی بکەم هاوڕێیان ئەیود دەست دەهانا بەرە با بکەیتە خوارەوانە چۆن شتی وابێ منیش مەجبور دەستم لێ بەر نەیە بۆ خۆی هەردووکمان کەوتینە خوارەوە یەک دەقە با یەک ستاری بێ بکەم وەڵی هاوڕێیان تەها لە زەختی بەرزە بێتەوە ئەڵە لەو کاتە وتی دەستی لێ بەرە بە هانا بکەیتە خوارەوە منیش دەستم لێ بەر نەیە کە چی هەردووکمان کەوتینە خوارەوە باشە با بڕێین بەردەوام بین هاوڕێنی تیکتۆک تکای لایکی شاشەکەن ئەگەر سەوتی ژیادە لایڤەکە لە کۆمنتا بینووسن ئەمە هاوڕێیان ئەم زەلامە سەیری کە پەیوەندی بە چیرۆکەکەەوە نیەواتە ئەکتەری ناو چیرۆکە نییە ئەم زەلامە بین هێت قسەت لەگەڵاکە و چیرۆکە و لەگەڵا باسەکە تێگەی Everything you do, every decision you make from now on will open doors to the future. I want you to remember this. I want you to remember. جا هاوڕێیان سەیری کە بۆ ئەوەی بیکەمەوە کوردی بێت جاجار ئەوە ڕایگرم ئێستا ئەمە باسیەوەکە ئەڵێ منە بێ بۆی کە تۆ تێبگەێنماتە لەگەڵ منێتیگە قسە ئەەکەم تۆ کە یاریەکەی ئەڵێ بۆی کە بەردەوام بین یاری بکەین ئەبێت تۆ تێبگەێنمەوە جارجار من بەشدارە بم لەگەڵتا لە چیرۆکەکەواتە بەیەک من و ئەم پیاوە بەحسا بەیەکۆ چیرۆکە تەواوکەین و لی تێگین تێگەی سەوتەیەتەوە یەک دەقە با من هینکەم ئەوەی تیکتۆک چاکەم ئەو هاوڕێیاناڵە لە تیکتۆک سەوتەیەتە پێویستەکە چاکیکەم باشە ئێستا پێم وا بێ سەوت نابێ باتەوە This is significant, and I want to help you see it. و لێرە ئەمێ لایڤەکەم ڕاگرتووە ئەگەر پەلەم لێ نەکەن لە تیکتۆک و هاوڕێیانەڵێ سەوتەیەتەوە لایڤەکە جا ئەبێت چاکی کەم ئێستا زۆر چاکم کرد Sometimes these things can be a little scary, even terrifying, but I'm here to make sure that no matter how upsetting things may get, you will always find a way to work through it. All right. We will start with a simple exercise. Could you please pick up a card? And I want you to look at the picture on the other side and tell me what you feel about it. It is essential that you answer honestly in order to get the most out of this experience. ئێستا لێرە اختیاریاتە دەزێمە چییە ئەمە
ئەڵێ بێت تۆ سەیرم ڕسمانەکەیت و هەستی خۆتم پێ بڵێ وەڵڵی هەستم چۆنە هەستم هیچ نییەوە چییەوە So, خواوە ڕسمە how did that picture make you feel? Remember, be honest. وڵی نازەم کامیان هەڵبژێرم ئەمە زانای چی هەڵبژاردننی ئەگەر ئاردووکەین گۆڕانکاری بەسەر یارەکەیت سەیرەکەی زەمە ئەو لی فۆرنایت دەچێ مەزرعەیەزان ناوڕێن ئەو شتە سوورە و خانۆ سوورە لی فۆرنایت دەچێ ئەبێ هینی خۆمان بکەین لەسەر و ڕسمە بە حساب بەڵام مناڵم مام ڕسمە دڵخۆش مەکە ئێڵدووەکەین دڵخۆش مەکە ئاواڵە بژێرین باشترەکە بزانین چییە بێ In what way did it make you happy? هەڵێ لە چ ڕێکەوە دڵی خۆش کردووی ئەماڵین لە شوێنێکی ئاشتی خوازانەوەی ئاشتی خواز دەشتەکە شوێنێکی هەروە شەیج نییە عنی زۆری نییە ئەم پیاوە بە حساب نەخۆشی نییە هاینەکە دکتۆری دەرونیشتی وایە Here, all by yourself. ئەمە ئەڵێ یەس ئەڵێ ئەوەنە دڵخۆشتەکە کە هەموو هەفتەکە لەگەڵ منابی کۆرە نەوەڵا یەک هەفتە لەگەڵ تو چی بکەم براڕۆ Why is that? I don't mean والله نازم كمان يلدو Well, there is a fine line between the peacefulness of solitude and the loneliness of isolation. This is something we need to explore further. Don't you agree? But I'm afraid we're out of time for now. Until the next session, try to surround yourself with friends. ئەڵێ کاتمانەوە نەماوە پێویستەکە تۆ هاوڕێکانت لەگەڵ خۆتا کۆکیت و چاودێری خۆت قەرەباڵەکەی وا باشترێکە ئەم پیاوە خۆشە جارجاریان هات چیرۆکەمان تزە بۆ ڕوونەکاتەوە بەڵامی تر زۆریش درێژەی باتێ خۆش نییە وانێت خوا ئەندام هینی دوان بڕۆ کاکە بڕۆ یێڵا دی کاکە چینە ناو چیرۆکە کە دەست پێ کردەوە ئەم تڵ داون ئەوە ناوی یاریەکەی هاوڕێیان بەس یەک شت هەیە من یەک شت کەم بە وەڵی ئین ناکە ستار ناکە ئەو هینەم ڕاگرتەیە ئەرە وڵات چونە نا بەسم ڕزمەکە سڵاو ئەڵە کەسی لێیە براوە هاو زانیت چی سام ئەمە سامە نای سامە باشترین هاوڕێی هەنە بەس من بتوانم یەک شتەکەم هاوڕێیان یەک دەقە من بتوانم لە بەشی سیتینگەوە بە ئەو هینە ڕاگرم لە بەشی ئۆدیۆ بۆی ئەو هەست شتێک کۆپیڕایتی لەسەر بوو ئەمە ڕاگرین ئەم ستیم مۆدا ئیتر ئەوەی کە کۆپیڕایتی لەسەر بێت نەجاتمانەیەت ئیتر پێم وا بە کۆپیڕایتی ناچێت لەسەر Hello? Someone there? ئەترسێ هاوڕێیانی تیکتۆک ئەگەر سەوتەیەتەوە بۆمان بنووسن لە کۆمنتە لایڤەکە سەوتەیەتەوە یان عیبی نییە سەوتەکە بڕین ئێستا کۆنتڕۆلاتەوە دەست خۆمە مەتینگیان بەس ئەفۆن کە یەک شت ئەم زانین کۆمنتەکان سڕێت
دەرگاکە قفڵ درراوە دەرگاکە What? ئەڵە دەرگاکە قفڵ درراوە بۆیە بەسەر دیوارەکە بچۆ سەرەوە بەسەر دیوارەکە بچینە سەرەوە ئەڵە ڕێگەی قورزیان سەلامەت باش سەلامەت بێ ئەڵەدی چوار گۆشە برا ڕوونەکەم داڵغەم لای نەبوو بازنە جام نەکەوێتە خوارەوە ڕێنواردیان یاری ئۆنتڵداون یاریکی چیرۆکی ترسناکی زۆر زۆر خۆش و تایبەت و دەرەجەیەکە مامژاردە بۆن شەوەی کاتێکی خۆشی لەگەڵا بەرینە سەر هەم چیرۆگەشتان بۆکەین بە کوردی هەم یاریکی ترسناکی شەو هەم ئاوایتە لەو تەرتیباتانە گێمپلێکیشی زۆر خۆشە ئەمە بەفرە ئەو سمۆرە کلگی زەردە جامی جوان وەرەوەرە سمۆرە Bella? سمۆرە Huh? ڕۆی Hey, hey, hey. It's okay. That's it. Come on. بانێکاتەوە وەرە وەرە زای چی ئەوڕێنەوە بەدەست ئێمەیە بێ ئێمە ڕایگرین بەس بڕواکەی من نازام لی تێناگەم لەو شتە Damn it. Hey, hey, hey. It's okay. لی تێناگەم و کوڕواز دێ من هەسە بڕۆ That's it. Come on. پەلەمەکەم جارادی بزین تێناگەم لەوە Damn it. نازام چییە Hey, hey, hey. It's okay. کورە بیست کە ڕەبانێکی دەولی تێناگەم کاکە ئەبێ بە دەستکەکە ڕایگرمەها ئەو شتە سوورە نەیەڵم سوور بێ بەس نازم چۆن ڕایگرم پەلەمە کادێم جاراوازم دەستەکە نابێ خوارکەیتەوە It's okay. تو داخێمەش ناکەی مەسمۆرەوە گرتی ئادێم جارە زام جارە تێگەشتم لێی نابێت دەستەکەی دەستە بجوڵێنی دەستەکە بجوڵێنی بەرز و نزمەکە باش بوو نەجاتمان بوو لێی باش بۆم جارە بە سەلامەتی نەجاتمان بوو مەتینگیان وەڵای لایڤەکە نازانم کەی کۆتاییەوەی ڕاستی بێ نازانم بەس تۆ حەزەکەی زوو کۆتایی پێ بینیان درەن جارێش تامە سەرەتای چیرۆکەکەیە کاک Cool. بەرە ڕۆنەکەمەچی معلوماتی ئەو شاخەیە لەسەرەوە نووسراوە وەڵای نازەم لە شووە لێرە بڕین قەلە باچکەیە باشەم شوێنە Hello? هەلاو لێرە بڕین وڵای نازەم لە شووە بڕین ئەم شوێنە زەردە زانی سیارەت چییە ماڵی شاخی ئینە مرۆڤەنیان نەرتاڵەکانە هەروەڵا شتێکمان دۆزیوە بزانینم شتە چی ئەمە چی ئەم شتە بەس نازانم مەڵە مەڵی گرمە بدەم هەستەکەم شتێکی تایە ئەدەی وەڵی نازانم هەر لە وەڵی کوپەڵەیە نازانم چییە
کۆرە وازی لێ بێنە کاکە خوا شتێکی میمیتیان نەکلی لێ نە هیچ شتێکە هیچ نەبوو نازانم باشە مست سارەی لەولا بوو دەرگایە کرێتەوە Chris? You here? مڵایە و دەرگایە قوفڵە ئەو شوێنپەکانی خۆمانن یای خەڵکە برا ڕوونەکەم یای خۆمان هەری وەز دیڕەکەم ئای وەڵامە تیجانە و کوپەڵە و شتینە و ئیفلیمی ها و مرۆڤی نێرداڵەکانە ئەمە چی ئەمە تۆم جانتای یەک دەقە واز لێبێنە یەک دەقام جانتایە واز لێبێنە نسینەوە بەلای جانتاگەش Oh man, look at this. ئەمە هینە ئەها داواکراوە ئەم کە ساڵیان واسێ بەحسام کەسە بگیرێت ئەڵێ باڵای 180 سانتیمە موالی دیسی 16,980 داوا کراوە بەحساب خەڵکی ترساند و خەڵکی ئەها بڵێ عەزێت داوە ئەمە لێرە هەڵ لە نواسیە و بەحساب ئەوەی ماناکەی بەزە زەلامە من گومانەکەم بە گومانی خۆم هاوڕێن ئێوەش بزان لە ئاخری چیرۆکەوە دەرەچێ یاوە دەرناچێ من بە جەماعەتی تیکتۆک برای گیانەمە لایڤە خۆمانین ئاگام لە کۆمنتەکانتان هەیە ئاگامان لێ بەس لەبەر یاریەکە لەبەر چیرۆکی یاریەکە بۆی جارێ کۆمنتەکان ناخێن و کاکەوە خۆیان نین پڕۆ با برای گیان خۆمانین و لایڤی شەیاریەکە جەماعەتی تیکتۆک لە کۆمنتە نووسن جاری وای ئاگام لێ نێ بۆی لایڤەکە ئەوە بۆیە باشە با بڕێنە بەلای جانتاگە هەستەکەمەوە جانتاگە شتێکی تایە Bag's here. Where are you? هەڵە با دەستکاری شتەکانی سام نەکەم Bag, are you? کۆرە دەستکاریکە Hello. What do we have here? جەڕەسی بۆیە مۆبایلەکەی وەڵی نازام جاری وایم شتانە ئەیان جێگە بەغەڵەت دوگمەیەکیان هەڵبژێری Maybe I should look around Chris. با دەستکاری نەکەین باشترە تووشی بەزمێ نەبین Chris? Sam, hey, Chris. you made it. ئەمە کریسە ئەمە کریسە و بەحساب ئەم کریز معلوماتی نووسیوە دێڵێ کریسە عاشقی ئاشلیە ئاشلی کچێکە بەحساب ئەی خۆشەی لە یێتە بەردەممان Oh, so ئاشلی I found something kind of amazing. What? I'm not going to tell you. You got to see for yourself. Come on, it's this way. Where? Right around here. Gonna blow your mind. مەتی گیانەش کەسە جنێوی یا دەریکە دەست خۆشم بۆیە تۆم کردو بە ئادمین لەبەرەوە ئەوانی کە ئادمینی نەچ کەسە جنێوی یا دەریکە Ta-da! Pretty rad, right? Yeah. Come on, look at these beauties. Beauties is not the word. کۆرە کاکە گیان خۆمانین جەماعەتی تیکتۆکوانی کە کۆمنتیان نووسیوە برای گیانەمە لایڤە بەس ناتوانم کۆمنتەکە دەموجارە بخەنمەوە بە بۆنی یارەکەەوە ئاگام لێ نییە بۆیە تۆ کۆمنتە نووسی من ئاگام لێ نییە جاری وایە Yeah. He thinks he's like Grizzly Adams or something. Wanna try? No, you go ahead, Grizzly. ئەڵێ تێ تاقیکەی تۆڵە ناتوە یەکەم جار تاقیکەرەوانێ سیلاحیان پێ نیشانە شکێنیەکەن بینین بێەوە کونم کرد کونم
هذه ما خوات جوان بيم وانا ما ضلت انا لعب الردي Wow, nice shooting, Tex. الله واو تقكرني زور باشا I'm a badass. I'm gonna go ahead and guess it was a wild case of beginner's luck. Nah, I don't think so, girl. Well, anybody and their brother could shoot a bottle that big, that close. نيني بس موركو ما شاء الله لو فيو شي ما مرة بريا ديجن نا تقل اسمه ناقم كاكا Nice shot. Your ass just got sacked. Hey, sharpshooter, our ride's coming. Wait, I'm just getting the hang of this. Come on, Chris, the cable car. براگیان نازم بە سوێلە یان ناکێشەنی لە تیکتۆک لە یوتیوبیش لایفمان کردوێتەوە شتێکی ئاساییە با بڕین Man, it's definitely weird coming back up here after a whole year. Yeah, I swear the moment I got here, it just all came flooding back. Hey, that's weird. ئەو دەرگایە کرێتەوە ناکرای دوایە من دەستمان تێوەیە Just wanted us to keep it locked, keep people out. He said that? What people? I don't know. You said they found people sleeping in the station one time. It's creepy. مەتینگیان دەستە خۆش بێت کەسە جنێویە های دیکە شتێکی باشە کیلەکە بێمێ Oh, real gentleman. باشەو بووە هەمووی زەردە زانن And I thought the car was زۆرە closer. زەلی هەمووی زەردە Guess we وەرەوەرە gotta wait. I'm starting to get the appeal of killing time at the shooting range. How about ئەمە چی لێ It's a big mountain. Yeah. So beautiful in the day, but at night just feels menacing, like a sleeping giant. You gonna publish? What? Your pretty poem. The Sleeping Giant of Blackwood Forest. Oh, shut up. ئەبێ لێرە شتێک هەبێ بۆی ئەو دەرگایە کاتەوە بەڵام نازام لێکوێیە سەی دۆزمەوە بازێنەمە What a crazy place to set up house. من نەخشەی نەکەی No matter how rich you are. Not so rich. I only بەڵامەتی گیان ئەم شەو نەس لە ماڵەوە نییە پێما بێت چون بۆ میوانی لە جەماعەتی تیکتۆک ناوی یاری ئێوەن داونە یاریکی ترسناکی چیرۆکی خۆشە پێم وابێت لە هینەکەشان نووسیمانە لە ستەمنێڵی لە تیکتۆک نانووسرێ لە یوتیوبان نووسیمانە ئۆنتڵ داونە لە هینە هەیە ئەگەر PS5 هەبێ لە بەشی پڵەسەکە تایەتی تازدە بۆی هاتووە وەرەکاکە من دڵم تەقیم دەرگای لە شووە کرێتەوە ئەبێ ئەو هینە بێنین ئەم کچە لێرا وەساوە Finally, you coming? کورا تۆزە لە ژوورۆ سوڕامەوە وابزانم خۆی Gonna stay here and catch خاوەرە 2 ساعتە من چاوەڕم کە چیش لێیە Okay. من وامزانی دەرگا بێ بکەیت تۆ کەچی لێ ئەو شتە دانرا بۆ بێ خۆ ئابشتە سەری برا داشقەشە ئەو شتن Right. Adventure begins. This was the right thing to do. What?
You know, getting everyone together on the anniversary. I mean, Josh seemed really pumped about us all doing something, didn't he? Yeah, no, he definitely did. والله متين جان تناقم آخر كومنت شنو سيو. Forever. Good, good. It's hard to tell with him, and I've kind of been worried. No, it was a good idea. I hope everyone else feels the same way. We're all here, aren't we? Thanks, bro. Good talk. إلا شوني تو باشي شكر. You know what? Let's just stop talking about what happened and enjoy the trip. You know what? You're right. You know how Josh and I met? No. 3rd grade. أما هاسيك هاوران بيرتاني لا أوريد شيروكا كواني We didn't دوك even شاكا know each other مردن existed. أما صالي دواء أو الرداوية وسباسي واكن The training bra on the girl in front of him. So the teacher صالك دواء moved to the أوي. front, where I was sitting. Okay, So I got moved to the back. And next to Josh. That's how we met. I mean, and became friends to this day. match made in heaven. If it weren't for the fact that Jeannie Simmons hit puberty like 3 years early, and on that day decided to wear a low-cut shirt that showed off her training bra, I mean, who knows? You could be riding in this cable car alone, right now, or talking to some other person entirely. Boom. Butterfly effect. ئەرەمە تینجانێک پرسیار ئەکتەر و یارانە دین کردووە پێم وابێ هایت کردووە بۆچی دیار نین؟ ئەو جیس Boy, oh boy, oh boy. New people. Time to meet and greet. ئەمە جیسە هاوڕێیان پێم باشە لێرە لایڤەکە کۆتایی پێبێنین لە پارتێکی ترە چیرۆکە تەواوەکەین یان بگەین بە ڤیدۆ دەستان خۆش بێ بەس وەڵام مەتینجا نازانم پێم وابێت تۆ هینە یاران هایت کردووە ئەکتەریشە هایت کردووە وەڵا نازانم بۆ چیتان کردووە ئێستا چەند کەس لایڤەکەیە ئەگەر ئەکتەر و یاران لە لایڤەکان ئەتوان کۆمنت بنووسن تخوا یەک دەقە مەلایڤی تیکتۆک داخینەوە زینەکەمان بمێنێ لێرە پێم وابێ وانیار عەبدوڵڕەحمان مەتین یاران و ئەکتەر نازانم هەڵەی کێشەنێ هاوڕێن دەستان خۆش بێ بە هیوای کاتێکی خۆش بوون